سڵاوتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 بەرنامەی ژیان دۆستی خی گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتانی قوبوڵ کردبێ. زۆرێک لە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کاری تایبەت و جیاوازیان هەیە، جا لە زۆربەی سێکتەرەکاندا ڕۆڵ و کاریگەری خۆیان هەیە. بێگومان لە مانگی ڕەمەزانیشدا بەشێک لەو ژیان دۆستی کە هەیە لەلایەن ڕێکخراوەکانەوەی. ئەو ڕێکخراوانش زۆربیان بە پشت و بازووی گەنجان بەڕێوەچێت. گەنجانێک کە هەمیشە خۆنەویستانە وە خۆبەخشانە کاری تیاکەن. بەشێک لەو ڕێکخراوانش ڕێکخراوی قازانجنەویستن، ڕێکخراوێکن کە پاڵپشتیکردنیان تەنها هێز و توانای گەنجانە. ئەوان لەسەر ئەرک و ماندووبوونی خۆیان کۆمەک کۆ ئەکەنەوە و دابەشیەکەن بەسەر ئەو ماڵە بێدەرامەتانەی کە ناتوانن ژەمە خۆراکێکی باشیان هەبێت. ئەمە ژیان دۆستیە. بۆیە لەگەڵمان بن، من یەکێک لەو ڕێکخراوانە بەسەرەکەمەوە لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجەیە بین ئەم شەو تا بزانین چۆن وە چ بابەتێک ئامادەکەن و کێ بەسەرەکەنەوە. لەگەڵمان بن. هەرچەنە کاتژمێرەکانی شەو بەرەو درەنگی ڕوا، بەڵام کۆمەڵی گەنج لێرە بەبێ ماندووبوون هەستاون بە تیمۆرکێک کارەکەن و ئەو خواردن و شیرین و خواردەوانەی کە ئامادەیان کردویانەوێ هەمویان لە پاکێجێک ئامادە بکەن و لە سەبەتەیەکە تا بیبن ماڵ بە ماڵ وەکو هاوکاری هەمووکو دیارێکیش بۆیان بەرن. منیش هاتووم لێرە هەندێکیان لەگەڵ پێچمەوە و گفتوگۆیەکیان لەگەڵەکەم بزانم لە مانگی ڕەمەزان کارەکانیان چۆنە. ماندوونە بن گەنجەکان دەستان خۆش بێت. ئەو کارەی ئەم شەوەیکەن ئەو پاکێجینی کە ئامادەیەکەن لە چی و چی پێک هاتووە و بۆ کێشیە بن زیاتر ئەم شەو ئەو هاوکاریە بۆ کێە بن؟ بوو نزیکەی 150 مەڵۆن بردووە بە ینی بە 4-5 زۆرەوە. باشە، ئێوە باسێکی ڕێکخراوەکەتانم بۆ بکە بزانم چۆن کار ئەکەن، ئێوە لە زیاتر مانگی ڕەمەزانە لە چ شتێکە چەپتان کردوتەوە؟ ئێمە ڕێکخراوی خوبەخشی زوبارەینە. ڕێکخراوەکەمە لە ساڵی 2019ەوە دامەزرەوە. ئێمە لە سێ سێکتەرەوە کار دەکەین: پەروەردە و ژینگە و گەنج. بەڵام لە مانگی ڕەمەزاندا زیاتر کارەکانی خێرخوازی دەکەین. دەستان خۆش بێ. زیاتر کارەکانتان لەو کاتانە چڕەکەنەوە بۆنەکان، کاتە جیاوازەکان. ئێستا بۆ نمونە مانگی ڕەمەزانە لەو سێ سێکتەرەیە ئێوە گۆڕانکاری بەسەراهێن و ئیکەنە تایبەتیەکان بە مانگی ڕەمەزانیان بە بۆنەیەک. باشە، بۆ ئەم مانگە وتان لە سەرەتاوە دەستان پێ کردووە. کێن ئەو کەسانەی کە زۆر سوودمەند دەبن لای ئێوە بێجگەلەوەی کەم دەرامەتیان چین؟ ئێوە چۆن یارمەتیانێن جگەل لە خواردن؟ ئەو کەسانێک کە سوودمەند دەبن لەم چاڵەکێنەی ئێمە زیاتر کەسانی هەژار و کەم دەرامەتن. بەڵێ. ئێوە چەند گەنجن لێرە؟ ئێمە نزیکەی 20 گەنجێکی. باش. ئەم شەو چەند ماڵە بن؟ ئەم شەو نزیکەی 50 ماڵ دەبن. زۆر باشە، کەواتە منیش یارمەتیتان بم ئەگەر ئەمە سەبەتێک تریش ئامادە بوو. چیتر دەئەنێن بۆ نزیکی جەژن بەنیازی چین؟ وڵی بوو نزیکی جەژنیش هەر ئەم کارانە دەکەن، بەڵام ینی گۆڕانکاری لە شتەکان دەکەن، ینی شتی جیاوازتر دەدەنی. وەکو چی؟ وەکو چارەز و چکولێت و ئەو شتانە بوو ماڵە هەژارەکە. سەبەتەی جەژنانە. جوانە، زۆر باشە، دەستان خۆش بێ. ئەمە یەک کولێرێکی جوانیشە، هەست دەچێتە سەری. جێ دڵخۆشیە کە گەنجان ئەو ئاسوودەیە لە کاری خۆبەخشیا دۆزنەوە. هەڵبەت ئێوە خۆتان کار و پیشەی دیکەشتان هەیە، هەندێکتان قوتابێ. ئەم کارەی تر چۆنەکەن؟ چۆن بە فریاکەون؟ وڵی بەشێکی زۆرمان قوتابین، بەڵام لە کاتی عوتلەکاندا یان لە کاتی ئوفەکانماندا ئەم کارانە دەکەین. دەستان خۆش بێ. زیاتر هەڵمانداوە کارەکانمان
بخينا خلفي الشوكانة زياد. ان شاء الله كمان زربان يعني لروجي شموان يعني لروجي جمعان ئەی لە ڕەمەزان قورس نییە یان کردوتان بۆیە لە شەوان داتانناوە لە بەرەوەی کە بەڕۆژ مەجال نییە یان ماندووە بن ئەرکەکانتان قورس نەبووە لە ڕەمەزانە بەرێ لە قورس بۆ بەڵام حەزمان لێ حەستان لێ ئاسوودا بن پێی دەستان خۆش بێ کەواتە جا سەبەتەکان حازر بوو بیبین بۆ ماڵە بڵێ من ئێستا لەگەڵم گەنجانە هاتم بۆ ئێرە تا ئەم شەو ئەو کارەی ئامانجیانە بیکەن یەکێک لە ئەندامانی ڕێکخراوەکە خانمێکە من حەزەکەم زیاتر لێی بپرسم چونکە زۆر دڵخۆش بوو زۆر بە دڵخۆشیەوە کاریە کرد ڕۆژین خان چۆنی باشی شتەکانتان هێناوەتە ئێرە ئەمە کاری هەمیشەی ئێوەیە ئەتوانم وەکو کچێک وەکو گەنجێک لە ڕێکخراوی زبارە کە ئێمە لە سەرەتای دامەزراندنمان لە ساڵی 2009 کە من لەگەڵیان ئەندامم تاوەکو ئێستا کاری خۆبەخشی دەکەم ئێمە خۆمان لە سێ سێکتەر ئیشەکەین کە وەکو گەنج و پەروەردە و هەروەها ژینگە ئیشەکەین بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە هەڵدەستین بە ئەنجامدانی کارێکی خێرخواز بۆ ئەوەی هاوڵاتیان سوورمەند من لێمان بۆ ئێمە ئەرکی ئێمە ئەوەیە کە خزمەت بکەین بە هاوڵاتیانی خۆمان بۆیە بەو شەوە بەو درەنگە ئێمە هاتوین ئەمانەوە بە جۆش و خرۆشێکی ترەوە یارمەتیان بدەین ئەگەر یارمەتێکی بچووکیش بێ لێمان قبولی بکەن بۆیە ئێمە زۆربەی کات لەسەر ئەستۆی خۆمان ئەشیاکانمان دابین کردووە و جاری واش هەبووە خێرخوازانی تر یارمەتیدەر بوون و هاتوون بەهانامانەوە یارمەتیان داوین ئێمە لە دوای ئەوەی کە قوتابین یان یاخود هەیە خاوەنی ئیشی خۆیەتی و بەڵام کاتمان بۆ ئەمەداناوە چونکە هەستەکەین ئەمە کارێکی مرۆڤانەیە و پێویستە هەموو مرۆڤێک هەستێت بە ئەنجامدانی و زۆر هەستێکی خۆش و مرتاحەکە شتێک ئەەکەیت ئەوان پێت ئەڵێن دەستخۆش زۆر سپاس ئێمە بە مرتاحی ئەخەوین ینی ڕاستە هەستێکی زۆر تایبەتە بەلای ئێمە باشە ڕۆژین کاری خۆبەخشی یاخود بڵین هاوکاری یارمەتی هەر شتێکی ناوبین گرنگە زۆر بێیان کەم بێ یان ئەوەی گرنگەوەی کە تۆ هەستی بەو کارە کاری خۆبەخشی لەسەر تاک ئەمێنێتەوە کە چەندێک حەزێ و خولیای بۆی هەیە من وەکو تاک وەکو ئەم تیمە کە ئێمە بەیەکەوە کۆبوونەتەوە وەکو دروشمی خۆمان کە ئەڵێن دەست لە ناو دەست بەرەو داهاتوویەکی باشتر ئەتوانین هەر کۆمەڵە گەنجێک بەیەکەوە ئەگەر کۆ ببینەوە ئەتوانین هاوکاریەکی زیاتر ببەخشین بە خەڵکانی تر لەوانەیە وەکو تاک قورس بێ بۆ هەر یەکێک لە ئێمە بەڵام کە تۆ کۆمەڵی گەنج بی هەڵدەستی بەم کارە ئاسانترە و ئەتوانی بە شێوەیەکی باشتر ئاماجەکەت بپێکی و هاوکاری مرۆیی ببەخشی بە خەڵکانی تر باشە ئێستا هاوڕێ و هاوکارەکانن لێرە خەریکی ئەو کارن بەڵێ تۆ چه هەستێکە هەیە تا بڵێ هەستێکی خۆش و نایابە بۆ من لەبەر ئەوەی کە من ئێستا بەم شەوە بەم درەنگە لێرەم ئەزانم ئەرکێکی پیرۆزە من ئەیکەم بۆ ئەوەی کە دڵی چەند هاوڵاتیەک چەند گەنجێک چەند مناڵێک خۆش بکەم کە ئەمە بەڕاستی بە وشەیەک دەرنابردرێتن چونکە هەستی مرۆڤایەتی لە هەموو شتێک گرنگترە لەم دنیاەدا بۆ من و بۆ تیمەکەشم باشە باسی وت کرد هەستی مرۆڤایەتی زۆر گرنگە ئێوە کاتێک کە دەستی یارمەتی یا هاوکاری درێژەکەن بۆ کەسانێک کە کەم دەرامەت بن یاخود کەسانێک کە پێویستیان پێتان بێت چ مەرجێکتان هەیە ئایا دیاریەکەن ئەمە چ نەتەوەیەکە ئەمە چ ئاینێکە ئەمە چ ڕەگەزێکە یاخود بێمەش ئێوە هاوکاری پێشکەشەکەن ئێمە هیچ یاسایەکمان دانانەوە بۆ ئەوەی کە ڕەگەز نەتەوە ڕنگ ئەوە بەلای ئێمەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئێمە تەنیا هاوکاریەکەمان ببەخشین و بتوانی خزمەتێک بکەین بە خەڵکی خۆمان و بە کۆمەڵگەی خۆمان کە لەم کوردستانە لەگەڵماندا دەژین تر گرنگ نییە ئەم خەڵکێک کێیە بیانیە یا خۆت کوردە باشە ڕۆژین زۆرێک لە گەنجانی ئێمێستا باس لەواکەن کارێکمان نییە پیشەیەکمان نیە یاخود کاتێکە دەرچووی زانکۆ بن
ئەیانەوێت دامەزرێن تۆ پێت وایە ئەبێ لە سیڤەکەت یاخود لە پێشەوەی کە کارێک بکەیت پێویستەکە کاری خۆبەخشیش بکەیت پێویستەکە ئەزمونت هەبێ لە کارێکە بەبێەوەی چاوەڕێی قازانجێ بکەیت من وەکو قوتابی کە هەم قوتابیم و هەروەها کە لە پاڵ ئەوەش کاری تریش ئەەکەم کاری وردە وردە ئەەکەم ئەوانە لەگەڵ ئەم تیمەیە بەڕای من بۆ هەر گەنجێک پێویستە کە سیڤیان کە فرێشە یاخود تازە تەخەڕوجەکەن لە شوێنێک دەست پێ بکەم بۆ ئەوەی تۆزێک خیبرەیەک لە شتێکە بەدەست بێنن بە تایبەتی ئەم کارە خۆبەخشیانە لەوانەیە زۆر ماندووکەر بن لەوانەیە ئێمە قازانج نەویست بین هیچ شتێک بەدەست ناهێنین بەڵام لە پاڵ ئەمە ئێمە چەندین شت فێر ئەبین کە ئەتوانین بۆ داهاتوی خۆمان ببێ بە سەرمایەیەک لەواتێ من یەکێک بم لەوە ڕۆژێک بیر لە ڕێکخراوێکی تر بکەمەوە بڵێم باشتێکی تر دابین بکەیت بۆیە ینی ئێمە کە دێنە ناو ئیشی خۆبەخشەوە ئەتوانین فراوانتر بیر بکەینەوە بۆ داهاتوی خۆمان و بە زیاتر لێ فێر بووین من لە ناو ڕێکخراوی زبارە زۆر شت فێر بووم و هەتا بتوانم لەگەڵیان ئەمێنمەوە و بە خۆبەخشیش بەردەوام ئەبم لەبەر ئەوەی کافێری کردم و دەستیان گرتم شتێکی کەم نییە بۆ من بە گەورەی ئەبینم زۆر سپاس بە هیوای بەردەوامیتان بە هیوایەوەی کە ببێتە کللتورێکی جوان هەرچەندە کللتوری کوردەواری هەمیشە لە کۆنەوە هەتا ئێستاش هەبووە کە دەستی هاوکاری و یارمەتی لە ناو کۆمەلگەی ئێمە زۆر ڕەنگی داوەتەوە بۆیە بە هیوامێوەش بەردەوام بن و هەرگیز ماندوو نەبن زۆر سپاس ئێوەش بەخێر بن ئیشاڵا بێ بە کللتورێکی گەورە و هەروەکو ناوی خۆمان کە ئەڵێ زبارە ئێمە بە زبارە بە هەرەوەزی ئیشەکەین ئینشاءالله هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست بەرەو داهاتوویەکی باشتر. ئەمەی مرۆڤ بۆ جوانین کە هەمیشە دەست لە ناودەستی یەک بین کە هاوکاری یەکتر بکەین بۆیە ئەم بەرنامەی ژیان دۆستیش من زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ کۆمەڵی گەنج بەم کاتە درەنگەی شەو هاتم و هاوکاریمان کردن ئێمەش هەمووان بەیەکەوە هاوکاری ئەو کەسانی دیکەمان کرد کە پێویستیان بە یارمەتی بوو وەکو هەمیشەی لێمەوە ئەگەر ئەمڕۆ لە من بێست بەی لە تۆیە ئەمڕۆ هاوکاریکردن لە من بێست بینێش پێویستم بە هاوکاری مرۆڤەکانی دیکابێت بۆیە هەرگیز درێخی مەکەن لەوەی کە دەستی یارمەتی و هاوکاری درێژکەن بۆ مرۆڤەکانی دیکە بەرنامەی ژیان دۆستیم پێشکەشکردن هەمیشە بە ژیان دۆستیەوە بژین ماڵەوە.